گاردیانەوە و لێکۆڵینەوەکان لەسەر هێرشە تێروەرکاریەکەی ئۆرلاندۆ بەردەوامن. ئێران داوا لە ئەوروپا دەکات تا بزانرێ بۆ خەڵک دەچنە ڕێکخراوە تێرۆریستیەکانەوە. ئەم ساڵ 25مین ساڵیادی دانانی ناوچەی پارێزراوە بۆ کوردەکانی عێراق. خۆشهاتنەوە بۆ کورد کۆنێکشنێکی نوێ لە واشنگتنەوە. کوردێ کۆنێکشن هەر ڕۆژا سێشەمێ و ئینیێ لە بەشێ کوردیە دەنگێ ئەمریکا تێ ئامادەکردن و لەسەر کەناڵا NRT بزندی تێ بەڵاوکردن. ئۆپەراسیۆنên لەشکری li dijî Daişê berdewam dibin ji aliyê Hêzê Sûriya Demokratîk û aliyê û alîgirên wê got niha nêzîkî bajarê Minbicê bûne. Peyamnêrê me Mehmûd Balî niha li wê deverê ye û bi awayekî zindî bi me re ye li ser xeta telîfonê. Dem baş Mehmûd. Dem baş. Belê kekê Mehmûd niha li wê de ye agahiyên zêdetir di derbarê rewşa şer û rewşa gundewarê Minbicê çi? بله نه ام لروجاوی بازاری من بجنه وکی تیزانین گو پشتی گو هر دو باز که شر گو دم اپراسیون دست بگیری گیشتن روجاوی بازاری من بجه بازار نه نواندا بازار دور پیچه ده هری دور شروان انجمان لشکری و این حسده 1 کیلومتر دوری بازارن لروجاوی بازارجی تایبت لگند عریم استراتژیک لسر ریا بابه و ممجه شر نه لوی درکه دقومه او دورک استراتژیکه راستی شرکی دجوار نهال ورد قومه شروان انجمان لشکری وین حسده دی آمد کارید کنج بوگو دی شر داکوه ناو تاخ و کولان بازار من بجه یعنی ادی هم کانم بیجن قوناغا دیاج اپراسیونی ادی دست بکر قوناغا یکی گورزگار کرنا گندوار من بجه بو تانها پشتی 14 روزان دست بکر اپراسیونی زیدتری 100 گندهاتی رزگار کرن در دورا من بجه هر 4 آلیا و افغان هاتن رزگار کردن ها ادی شر آمد کاری دبه گودی اپراسیون در باسی ناو باجیر ببه وقتی ما گود گنده عری میجی که 10 کیلومتر روجاوی بازار من بجید که او لسر ریا حلب ریا نافدار دیرد بیجن ریا رود کو نها شر لوی درید قومه و در دورا بازیر ادی شر در باسی ناو کولان دبه وقتی دی هنک آسنگی لپیشیا شروان انجمان لشکری و این حسد درد که تایبت عربین تقینر و داینا ماینان یعنی گلک ماین لسر ریا شروانان هاتنه چاندنه و هجمارا مزنج سیویل زناف دوری گوتمن کنترول جگدارین داعشه دا درد کهون برین جدا گو قابگینن دورین گو هاتنی رزگار کرنی نها تروکین هفیمان ناو نتویجی بجداری ده اپراسیونی دبن ناوان دا بازیر ککی محمود قالك سباسيات دكن وتشجعان ما محمود بالي لعني شر لدر دوري من بجي بسر حمو هولدان و آمادكاريا أمريكا جبو باراستنا أولهيا خواج إيريشو قفين تيروريزمي لي بيارا روجا يكشما بوري أورنالدو فلوريدا أمريكا خست بر برسكا مزن جالية باراستنا همولاتيين سيفيل و أولهيا وي هفكارا من هيرو زنجنا اف بوير شوباند و لسروي اف رابورت آمادكريا لێکۆڵینەوەکان دەریدەخەن هێرشەکەی ڕۆژی یەکشەمەی ئۆرلاندۆ هێرشێکی تیرۆریستیە. سەرۆک ئۆباما ڕۆژی دووشەمە ڕایگەیاند عومەر سیدیقی مەتینی بکوژ وا دیارە کەوتۆتە ژێر کاریگەری زانیاریە توندوتیژەکانی ئینتەرنێت. لەم ساتەدا هیچ بەڵگەیەکی ڕوو نییە کە ئەو لەلایەن هێزێکی دەرەکیەوە ئاراستەکرا بێت پێدەچێت لە دواساتدا بەیعەتی بۆ داعش کرد بێت بەڵام هەتا ئێستا هیچ بەڵگەیەکی ڕاست نییە کە لەلایەن داعشەوە ئاراستەکرا بێت یان بەشێک بێت لە پلانێکی گەورەتر. دەست بەجێ پاش ڕووداوەکە داعش بەرپرسیارەتی هێرشەکەی گرتە ئەستۆ بەڵام سەرۆکی FBIش دەڵێت لێکۆڵینەوەکان هیچ ئاماژەیەک بەوە ناکەن پەیوەندی بە ڕێکخراوێکی تیرۆریستیەوە هەبوو بێت. لە ئێستادا ئێمە لە ژیانی بکوژەکە دەکۆڵینەوە بە تایبەتی شتە ئەلکترۆنیکەکانی تا بتوانین تێبگەین لە مەبەستی و لەوەی ئایا پەیوەندی بە کەسی ترەوە هەبووە کەس ئاراستەی کردووە یان کەس هاوکاری کردووە هەتا ئێستا هیچ ئاماژەیەک نییە بۆ ئەوەی کە ئەمە پیلانێکی دەرەکی بێت و هیچ ئاماژەیەکیش نییە کە ئەو بەشێک بوو بێت لە هیچ جۆرە ڕێکخراوەیەک. FBI لە ساڵی 2003 و 2004 گومانی توندڕەوبوونی ئەو بکوژەی کردبوو 3 جاریش FBI وتوێژی لەگەڵدا کردووە بەڵام دەڵێت هیچ بەڵگەیەک نەدۆزراوەتەوە.
هیچ شتێک نادۆزمەوە لەناو کارەکانماندا کە بڵێم دەبوایە کارمەندەکان بە شێوەیەکی تر بیان کردایە. باوکی ئەو تیرۆریستە دەڵێت ئەو ئاگاداری کارەکانی کوڕەکەی نەبوو هەرگیز گومانی لێ نەکردووە. هەرچەند کوڕمە بەڵام من دەرمەوەدا دەنیام ئەمە کارێکی تیرۆریستیە، ئەمە تۆقاندنی خەڵکە، من هەرگیز لێ نابۆرم. موسڵمانەکانی ئەمریکاش بەم ڕووداوە متبوون و ئیدانی ڕووداوەکە دەکەن و پێیان وایە ئەو کارە گزارش لە ئاینەکەیان ناکات. ئەم کەسانە تاوانکارن، هەموو بیانوای بەکاردەهێنن بۆ گەیشتن بە ئارەمانجەکانیان، جا ئەمە بە تەواوەتی هیچ پەیوەندی بە ئاینەوە نییە، ئاینی ئێمە هانی توندوتیژی نادات. هاوکات موسڵمانەکان هەنگاویشیان ناوە بۆ هاوکاریکردنی بریندارەکان و بنەماڵەی کوژراوەکان. ئێمە بڕیارماندا کۆمەڵگای موسڵمانان پێکەوە کۆبکەینەوە و پارە بۆ خێزانەکان کۆبکەینەوە. بەڵام دانەڵد ترەمپ کاندیدی چاوەڕوانکراوی کۆماریەکان بۆ سەرۆکایەتی ئەمریکا دەڵێت پێویستە سنووری ئەمریکا بەڕووی کەسانێکی دیاریکراو دابخرێت. من هاتنی کۆچبەر ڕادەگرم لەو شوێنانەی جیهانەوە کە بەڵگەی مێژووی تیرۆریستی دژ بە ئەمریکا و ئەوروپا و هاوپەیمانانی لێیە تا ئەو کاتەی بە تەواوەتی تێبگەم چۆن بتوانین ئەم هەڕەشانە نەهێڵین. هیلری کلینتن کاندیدی چاوەڕوانکراوی دیموکراتەکان دەڵێت کوشتنی خەڵکانی بێتاوان دڵمان بریندار دەکات بەڵام دەبێت یەکگرتوو بین. وروژاندنی بیرۆکەی دژ موسڵمانان و هەڕەشەکردن لە قەدەغەکردنی خێزان و هاوڕێیانی ئەمریکایە موسڵمانەکان و هەروەها میلیۆنان کارداری موسڵمانی ئەمریکا و ڕێگاگرتن لە گەشتیاران تا بێنە وڵاتەکەمانەوە کار دەکاتە سەر زۆرینەی ڕەهای موسڵمانان کە حەزیان بە ئازادیە و تیرۆر ڕەت دەکەنەوە. کاربەدەستان نێوی 48 کەس لەو 49 کەسیان ڕاگەیاندووە کە لە هێرشەکەی بەرەبەیانی یەکشەمە لە ناو یانەیەکی شەوانەی هاوڕەگەزبازەکان لە ئۆرلاندۆ کوژران. لەو هێرشەدا 53 کەسیش بریندار بوون. هێرو زەنگەنە دەنگی ئەمریکا. هێشتاش ڕووداوەکەی ئۆرلاندۆ کە لێکۆڵینەوەکان لەسەر بنچینەی هەرشێکی تۆرەکاری دەکرێن سەردێڕی یەکەمی هەواڵەکانە لە ئەمریکا و لە زۆر شوێنی تری جیهانیشدا، هەروە دێ و زانیاری زیاتریشی لەسەر بڵاو دەبێتەوە. سەماتزەی لە ئۆرلاندۆیە و ڕاستەوخۆ لە ڕێی سکایپەوە لەگەڵ کورد کۆنێکشنە. سەما ماندوو نەبیت، چی نوێ هەیە ئەمڕۆ؟ ئەمڕۆ کاک بەڵێن هەرۆندە کەنفەرم کراکەوەی تەکید کرا سەرۆکی ئەمریکا ئۆباما دێتە ئۆرلاندۆ ڕۆژی پێنجشەمە. ئیتر کە ئەو ڕێیانە مەفروض بوو بکرێتەوە کەوەی دەبینی لە پشتە خۆم ئەمە ئێستا لە جێی حادیسەکەینە ئەو ڕێیانە هەمووی قەپات دەبی حتاک و سەرۆکی ئەمریکا ئۆباما دێتن. هەروەها لە ئەخباری تکە کە دوونێ خەستەخانەکە هەندێک معلوماتی ئەوە بڵاو کردەوە لەسەر ئەم کەسانەی لە ناو خەستەخانەیە 53 کەسەوانەی بریندار بوون کە داخلی خەستەخانەکە بوون، نۆیان مردن دوێنێ و هەروەها 44 کەس کە ئێستا ماینەوە لە ناو خەستەخانەکە و 26 عملیات کرا لەسەر ئەم برینداربوانەی کەوەی حادیسەکە و هەروەها شەشیت کە لەو 44 کەسەی بەس 6 دەستچارجکران لە خەستەخانەکە لە ناو خەستەخانەکە نەمان حتا هۆکاوی دەزانین کەەوەی 36 کەسی کە ماینە لە ناو خەستەخانەکە و لە حالەتەشی گەلک خراپن. باشە وەکو لە دیمەنەی تەلەڤیزیۆنی ژاسە دەیبینین ینی خەڵک لە ئۆرلاندۆ گربوونەوەی تایبەتی کردووە، بەگشتی خەڵک چی دەڵێن؟ بەڵێ بەگشتی خەڵکەکە بەڕاستی دوونێ لە کەوەی لێرە پێی دەرێن ڤجل کە موم داگیرسانیان کرد لێرە لە ئۆرلاندۆ بە هەزاران کەس لەوێن دەربوون لەگەر زۆر کەسم قسە کرد هەمویان ڕخنەیان نەگرت لەسەر موسڵمانەکان گوتیان کە ئەو یەک کەسە معنای وەنیە بەخۆی لە دینی ئیسلامی هاتێکەوەی هەموو موسڵمانەکان ئەوهانە بەڕاستی بەڕێوەکی زۆر جوان و خۆشەویست ئەو مومداگرسنە ڕۆی دوێنێ لە ئۆرلاندۆوەچی گوتم بە هەزاران کەسیش لە هەموو جیهان و لە هەموو ویلایەتەکانی ئەمریکا لەوێن دەربوون. سەما زۆر سپاست دەکەم. دوه دشمێدا کۆنگرسا ئەمریکی قبول کرد گۆ 28 دلار بتەرخینە ji بۆ پێشخستنا پرۆگراما برێڤەبەرتیە ئەولەهیە یا چوون و هاتنێ لە فرۆکخانەیە ئەمریکی داگۆ ڕێ بدە ئەولەهیەکە زێدەتر و دەما بەندەواریە ڕێویان کنتر بکە دێ خاڵێن ئەولەهیەدە وێ بوان پەران 1784 کارمەندێن کێمدەم بکن کارمەندێن تام دەمی و هەروسا ژی وێ پێنجی و سێ ریان ئەولەهیە لێ فرۆکخانەیە ئەمریکی زێدەتر بکن و یا دنجی وێ کاربن 600 کارێن نو بدن کاربەدەستێن ئەولەهیە.
لەسەر ئەمسەری وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاشدا گرتبوونەوە و خۆپیشاندان و مۆمداگیرساندن وەک هاوسۆزی دەربڕین بۆ قوربانیانی ڕووداوەکەی ئۆرلاندۆ بەردەوامە. لە شاری نیویۆرک هەزاران کەس لە چواردەوری ستۆنوۆڵ لە مەنهاتن کۆبوونەوە وەک ڕێزلێنان و یادێک بۆ قوربانیانی ناو ئەو یانەیەی هاوڕەگەزبازان لە ئۆرلاندۆ کە لە ساڵی 1969 بزوتنەوەیکی ئاست بەرزی هاوڕەگەزبازانی تیادا دامەزرا لە ئەمریکا. لەگەڵ دەستگرتنی یەکتردا دروشم و ئاڵای پەلکەزێڕینەیی و پشتیوانیان بۆ ئۆرلاندۆ هەڵگرتە بوو. فەرمانڕەوای نیویۆرک لەو گرتبوونەوەیەدا داوای لە یاسادانەرانی ئەمریکایی کرد تا یاسای کۆنتڕۆڵکردنی چەک پەسەند بکەن. سەرۆکا سیاسەتا دەرڤە یا یەکێتیە ئەوروپا فدریکا مۆگرینی دێ گوتنا خوێ یا دەستپێکێدە لێ کۆمبوونا ئۆسلۆیە گوت گۆ ڕۆلا یەکێتیە ئەوروپا گرینگە دێ چارەسەرکردنا کێشەیە و هەروساژی بداویکردنا تندوتژیە لە جیهانێ. دێ هەمان دەمێ دەژی وەزیرێ دەرڤە یê ئیرانê محەممەد جەواد زەریف بالکشاند لەسەر پرۆپۆگەندا یا تروریزمê û çawa ew dikarin kesan bi aliyê xwe ve bikişînin û tevlî xwe bikin û got goyekîtiya Ewropa jê tê xwestin go zêdetir guhdanê bi wê meselê bikin. هێزی تایبەتی دژە تێرۆر لە عێراق ئەمڕۆ سێشەممە پێشڕەوی زیاتریان هەبووە بە ئاراستەی ناوشاری فەلوجە و توانیوانە پاشەکشەیەکی زیاتریش بە تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی بکەن. لە ئێستادا هێزە ئاسایشەکانی عێراق لە هەوڵی تۆکمەکردنی پێگەی خۆیاندان لە چواردەوری فەلوجە. تێرۆریستان هەڕەشە لە خەڵکی سیڤیلی ناوشارەکە دەکەن گەربێت و فەلوجە جێبهێڵن ئەوە دەیانکوژن و ڕاپۆرتیش هەن باز لە کوشتنی ژمارەیە خەڵکی سیڤیل دەکەن لە کاتێکدا ویستویانە لە ڕووباری فورات بپەڕنەوە. سەرۆک وەزیرê Tirkiye Binalî Yildirim dê îro sêşemê de got go yasayên Tirkiye yên li dijî terorê nayên guhertin û nabin berdêlî bi ji bo rêwîtiya bê vîza ji hemelatiyên Tirkiye re bi Yekîtiya Ewropa re. Niha Tirkiye û Yekîtiya Ewropa di nav giftigoyan de ne ji bo qebûlkirina Tirkiye wekû endam di nav Yekîtiya Ewropa de lê dibin şert û mercên Ewropî de li ser gelek babetan goyek jiwana ya penaberan e û şerê li dijî terorê her wisa jî rêwîtiya bê vîza ji hemelatiyê Tirkiye re bo Ewropayê. لە دیمانەیەکی تایبەتدا بۆ دەنگی ئەمریکا و بۆ کەناڵی NRT زاڵمای خەلیلزاد باڵیۆزی پێشووی ئەمریکا بۆ عێراق باس لە ژمارەیە پرس دەکا لەوانە قەیرانی سیاسی نێوان بەغدا و هەرێم ئەگەرەکانی دابەشبوونی عێراق و دۆسەی پشتیوانی نێونەتەوەیی بۆ سربەخۆیی کورد. بینەری ئەم دیمانە تایبەتە بن لە کەناڵی NRTەوە. نا مەرج نییە هەموو لایەک پشتیوانی بیرۆکەی سربەخۆیی کوردستان بکەن. پێم وایە زۆرێک لە زلهێزەکان پشتیوانی لە عێراقێکی فیدرال یان عێراقێکی کۆنفیدرال دەکەن و کوردیش بەشێک بێت لە عێراقێکی یەکگرتوو. بەگشتیش شکستیان هێنا لەوەی ئەم خزمەت گوزاریانی عێراقیەکان شایستەین دابین بکەن. هەر بۆیە دەبینین ڕێبەرانی وڵاتەکە شکستیان هێناوە لە وەرگرتنی ئەو دەرفەتەی دراویانەتێ. لەگەڵ ئەمەشدا بەداخەوە لاوازیەکەیە لە بەردەم وەرگرتنی پشتیوانی داراییدا و ئەمەش ئاستی کاریگەریەکانی زیاتر کردووە. ئەمە یەکێکە لە مەترسیەکان یەکێکیشە لە بژارەکان بۆ ئایندەی عێراقا پارچە پارچە ببێت. لەبەر ئەمەش تێگەیشتنێکی بەرین و فراوانتری نێوان بەغدا و هەولێر باشترین بەرەنجامە بۆ کورد و بۆ ناوچەکەش. کیت برۆنفیلد یەکەم کەسێ ئەمریکی بوو گۆ di sala par de lê Kobanî di navê şerê li dijî Daişê jiyana xwe ji dest da. Dê salvegera wî de hevkarê min Salih Demîcer çû serdana gora wî li Bolton û ev raport ji me re amade kiriye. I'm here to do what I can, to help Kurdistan with everything that's been going on. It seems like the right thing to do. لەوێ گۆرستانەیە بەری ساڵێکێ ئاخێ تەرمێ کیف برۆنفیلد تەمەنێ جوانیەدا حمبێز کرد. برۆنفیلدێ کۆ بریاردا لە بەرامبەر گروپێن تندرە و تەروریست بێدەنگ نەمینە و تەڤلی هێزین کوردی بوو لە سووریە. باوێ کیف تۆماس برۆنفیلد دەبێژە هوڤیتیا داعش و کارەساتên ئەوتینن سەرێ ژن و زارۆکان سەدەمێن سەرەکە بوون هێشتن کوڕێوی بریارە تەبلیبوونا شەرێ دژیوان بدە.
وی گوتە من باوێ من چاوە ئەزێ نەچم ji bo alîkariyê. Demaوî wêneyên jin û zarokan û zordariya Daişê dîtin, dilê wî şewitî û xwest alîkariya xelkê bike. Ev jî bû wî ne tiştekî nû bû. Her li vir jî wî ji alîkariyê hez dikir. Baweriya wî hişt ku ew hez bike xweda bangî wî dike ji bo çûyînê. Çend salan berê Keith bi motorsiklê xwe rastî rûdanekê hatibû û ji wê demê ve êşek giran dilingê wî de hebû. Ez nizanim rojawiya beriya çûyînê bû an jî roja din bû, wî gote min bavo ez nema hez bi çi êşê dikim. برونفیلد dibêje pêwîstî bi gotûbêjê nîne li dor yekbûnekê li beramber kiryarên hovaneyên Daeş. So when you see mass people being slaughtered like that. Dema tu serjêkirinin bi kum dibînî ew kiryarên Hitler li dijî cihûyan tînin bîra mirov. Ev jî heman rewş e ku dihêle tu mijûl bibî birriyekê ji bo rawistandina van kiryaran. Endamê Komelaya Kurdiya New England neka Serdar Çeçan dibêje ne tenê Keith bawerî bi doza Kurdî hebû, belê malbata Broomfield hemî piştgiriya wan bo Kurdan diyar bû. Em golekî şa bûn weke tiştê me dît ji malbata Broomfield bixwe yanî wilo ala Kurdî û kesk û sor û zer rengekî wisa Kurdî em û resmê Kurda çawa gerilla bûn, çawa êgo pêşmerge bûn, em şa bûn. Em bixwe yanî weke insanê Kurd me bixwe jî me nikarîbû em çawa fikir bin vî tefkîrî em jiyana mesela Broomfield bixwe yanî wisa texdîm bikin ji xelkê re. Hêjeyê gotiniya Keith Broomfield di şibata sala 2015 da bi navê Gelhat Raman tevlî hêzên YPG bû û di roja sê ya meha hezêrana sala borî de li bajarê Kobaniyê di şerekî da jiyana xwe ji dest da. Li beramber hin hemalatiyên welatên Rojava û di nav de jî Amerîka ku diçin tevlî grûpa terorîst Daeş dibin li herêma Rojhilata Navîn, hin hemalatî hene ne tenê bîroke û ramanên wan tund û tarî napejirînin, belê ew diçin li wir li ser erdê tevlî şer jî dibin li dijî wan. û carna mixabin wekû Broomfield jiyana xwe jî ji dest didin. Ji bajarê Boltonê wîlayeta Massachusetts, Salih Demîcer, dengê Amerîka. لە بڕۆکسل خۆپیشاندانە بۆ پشتیوانی لە زیندانیانی سیاسی لە کۆماری ئیسلامی ئێراندا و هەروەش بۆ محەممەد سدیق کەبودوەن کە 9 ساڵە لە زیندانە و ئێستا مانی لە خواردن گرتووە وەک ناڕزایی دەربڕین بەرامبەر ئەو گونابارکردنە نوێیانەی سەپێنراون بەسەریدا. کەژاڵ ئەلخانیزادە چالاکوان ڕاستە و خۆ لە شوێنی خۆپیشاندانەکەەوە لەگەڵ کورد کۆنێکشنە. کەژاڵ خانم ئەم کاتت باش سەرەتا پێمان بڵێ کێ ئەم خۆپیشاندانەی ئەمڕۆی ڕێخستووە. کەژاڵ خانم گوێت لێمانە بە باشی؟ بەڵێ ئێستا گوێم لێیە. کەژاڵ خانم ئەم خۆپیشاندانەی ئەمڕۆ کێ ڕێکی خستووە؟ هەروە گاگەدار بوونجاری پێشوو لە لاهەی باسمان کرد کە درێژەی پێدەدەین. کەژاڵ خانم بە یەک دوو نەفەر بەڵام کمیتەیەک تەشکیل بوو کە یارمەتیاندا و زۆر بە بەربڵاوی ئێستا شرکەتیان کردووە هەموو لە بروکسل. هەرەوەی ئەوەڵ جار کە فەراخانماندا بۆ سەربەستی کاک سدیق هەرو جەماعەتەن بەڵام تۆزێک نەفەراتی دیکەش یارمەتی دەدەن. هەر بە دوای ئەوە داهاتینە بروکسل. کەژاڵ خانم کاربەدەستانی ئەوروپا چ جۆرە ڕوانینێکیانەیە لەسەر زیندانیانی سیاسی لە ئێراندا و بە تایبەتیش محەممەد ساڵح سدیق کەبودوان.
هەروەک ئاگادارن ئەوروپا بەرژەوەندی خۆی هەیە بەرژەوەندی ئابووری هەیە لەگەڵ ئێران لەوە تا ڕۆحانی هاتوۆتە سەرکار زۆر مەسەلەی مافی مرۆڤیان وایە بەرەو باشی دەڕوا دانیشتنێکمان بوو لەگەڵ یان وەک لەوانەیە لە چەندین جگای دیکەشەوە بشار کرابێتەوە سەر بۆ گەیاندنی دەنگی ئەو زیندانە سیاسانە ئێمەش بەشی خۆمان چین لەگەڵ یان دانیشتین و قەولیاندا کە بەرپرسانە بەرخورد بکەن لەگەڵ ئەو مەسەلەیە و لە پارلەمان مەطرحی بکەن و تا چەندە دەتوانن عملی بکەن قسەکانیان تا چەندە دەتوانن بەڕێوەی بەرن دی لە دەست و اختیاری ئێمەدا نەماوە بەڵێ بەس خۆت وەکو چالاکوانێک چەندێک لەو بڕوایەدای ئەم جۆرە فشارانە کاریگەریان هەبێ بەسەر کۆماری ئیسلامی ئێرانەوە ئێمە حولی خۆمان دەدەین بەڕژانە سەر شقامەکان بە دنیای مەجازی هاچی لە دەستمان بێت دەیکەین تا چەندە دەتوانێت کاریگەری هەبێت دەمێنێتەوە بۆ عملکردی ڕژیمی جمهوری ئیسلامی هەروەک ئاگادارن بەڕێز کاک سدیق دوای 34 ڕۆژ وعدیان پێدا کە بیشکێنێت و ئێستاش لە دووەمین ڕۆژی مەرەخەسیدایە هاتووە سەوەم ڕۆژی مەرەخەسی دووشەمە دوێنێ ئەوڕۆ لە مەرەخەسیە 4 ڕۆژیان مەرەخەسی داوەتێ جاگوشارەکان و ئاکسیۆنەکانی ئێمە ڕژانە خەیابان و فراخان و ئەوانەی ئێمە تەسیری بوو بێ دیانەی بێت ئێمە کاری خۆمان دەکەین خۆشحاڵین بەو حرەکەتەی کە کردیان و بەلاخەرە لە تۆمەتەکان و بەڕێیان کردەوەی تازە و هەروەها ئەو مەرەخەسی کردایانێتێ بەڵام ئێمە ناوەستیم تاوەکو بە یەکجاری ئازاد دەکرێت نەکرد تەنیا بەرز کاک سدیق تەواوی زیندانیانی تریش جعفەری عەزیمزادە زیندانی فعالی کارگەریە لە 45 ڕۆژی حسابی بەڵێ کەژاڵ خانم زۆر سپاسە دەکەم بۆ بەشداری لە بەرنامەی ئەمڕۆی کورد کۆنەکشن زۆر سپاسە دەکەم کەژاڵ خانم ئەم ساڵ 25مین ساڵ یادی پێکێنانی ئەو هەرێمە پارێزراوەیە کە لە ساڵی 1992دا وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ پێشەنگی ئەو هەوڵانەی بۆ پێکێنانی ئەو هەرێمە پارێزراوە دەدران بۆ پاراستن و کۆمەککردنی کورد لە هێرشەکانی لەشکری سەدام حسەین دەیکردە سەر شارەکانی کوردستان لە پاش ڕاپەڕینی ساڵی 91 کورد لە عێراقدا. بەڕێوەبردننی کردداری ڕزگارکردنی هەزاران لە کوردان لە دۆخێکی سەخت و لە ماوەیەکی کەم لەسەر سنووری تورکیادا ئەو کات کارێکی ئاسان نەبوو. وەک ژێنراڵ ئانتۆنی زێنی سەرۆکی ستوونەکانی لەشکری هێزی مارین بۆ کردداری دابینکردنی یارمەتی دەڵێت کە ئەو کات بەڕێوەبەرایەتی ئەمریکا بە زۆوی بڕیاری لەسەردا. پێمان گوترا لە ماوەی 36 کاتژمێردا دەبێت کە رەسە و یارمەتی تەنگەتاوی بۆ ئەو کوردانە لەسەر کێوەکان لە تورکیان دابین بکەین. بەڵام ڕاستیدا هیچمان نەبوو نەمان دەزانی ئەو کوردانە لە کوێن تێنەدەگەیشتین چی ڕوودەدات و داخوا کوردەکان کێن. بەڵام لە ماوەی 36 کاتژمێردا 37,000 تەن کەرەسە و یارمەتیمان بۆ ئەو شوێنانی کوردی لێبوون بە فڕۆکە بۆمان بەردانە خوارەوە. یارمەتیەکان و هاتوچۆی نێوان عێراق و تورکیا لە کردارەکەدا زۆر یارمەتی کرد وەک دێنیز ناتالی لە بەشی گەیاندنی یارمەتی تەنگەتاویدا بووە. عێراق لە ژێر گەمارۆدا بوو هەرێمی کوردستان دووهێن لە ژێر گەمارۆدا بوو ئەگەر ئەو سنوورە داخرابە نەمان دەتوانی یارمەتیەکان بە خەڵک بگەێنین بە جۆرێک لە 85 خزمەتەکانی فریاگوزاری بۆ سنوورەدا دەهاتن. ژێنراڵ زێنی دەڵێت ئەو کات زانیاری پێویستیان لەسەر پێکاتی کۆمەڵایەتی و لایەنەکانی باری کولتوری خەڵکی کورد نەبوو. وانەیەکی دیکە ئێمە فێری بووین ڕێزگرتن لە هەڵس و کەوت و دۆخی کللتوری بوو. کارەکانی ئێمە ئەنجاممان دەدان بەڵام زانیاریمان لەسەر خەڵک نەبوو داخۆ چی ڕوودەدات. بوو بە بابەتێکی جێگای سەرنج و ڕەخنە ئێمە خانمێکی ئەفسەری کوردی تورکیامان هەبوو کە پێی گوتین تەواوی ئەوەی دەیکەن هەڵەیە دەبێت ڕێز لە لایەنی کللتوری بگرن بزانن ڕێبەرایەتی ئەوان کێن پێکهاتەی کۆمەڵایەتی ئەوان بناسن. پاشان ئەو خانمە مامۆستایەکی قوتابخانی بۆ دۆزینەوە و بوو بە بەشێک لە تیمی پلاندانان و ڕاوێژمان لەگەڵ دەکرد. ئەوەی لە ماوەی 25 ساڵاندا ئەنجامدراوە جێگای پەسەندی ژێنراڵ جێ گارنێرە کە خۆی لە کردارەکەدا بەشداری هەبوو.
لەو کاتەوە گەلێک جاران چوومەتەوە کوردستان و کوردستان لە ڕاستیدا عێراقێکی دیکەیە ئەوە ئەو عێراقی کە ئێمە دەمانەوەی پێکەوە یەک بگرن. بەڵام سەرنگ حەمەساید لە ئەنەستیتۆی ئاشتی ئەمریکا دەڵێ کردەوەکانی داعش لە چاو ڕژیمی سەدام حوسێن دۆخی ئاوارەکانی زیاتر سەختتر کردووە. لە عێراق 3 ملیۆن و 300 هەزار کەس ئاوارە نێوخۆین، لە سووریا نیوەی دانیشتوان یان ئاوارە نێوخۆین یان بوونەتە پەناخواست. ئەمەش دابینکردنی یارمەتی بە گرفتر کردووە چونکە داعش تەنیا مەرگی لەگەڵ خۆی هێناوە. بەرپرسی پەیوەندەکانی دەرەوەی هەرمی کوردستان فەلاح مستەفا بەکرد دەڵێ لە پێڕاگەیشتن بە پەناخوازان هەنگاوێکی باشیان هەڵێناوەتەوە. پێشتر ئێمە لە ئاکامی دۆخی کارەساتی مرۆڤاتیدا ئازارمان دەچێشت کە لەو پەڕی بێدەرەتانیدا بووین. هەرێمەکەی ئێستا سەرپەنایەکی پارێزراوە کە بۆ ملیۆنەها کەس لە ئاوارەکان دەرگای خۆی بۆ یارمەتیەکانی مرۆڤایەتی ئاوەڵا کردووە. بێگومان ئەو سەختی و نەهامەتی خەڵکی کوردستان سەرکەوتوانە لی ڕزگاری هات یارمەتی بەدەڕێشتنی پرینسیپەکانی ئەخلاقی خۆمان کردووە. فەلاح مستەفا هەروەها وتی لەو کاتەوە ڕێژیمی سەدام حوسێن ڕووخاوە کورد ئەو هەلەی بۆ ڕەخساوە کە فێربین گەشە بکات و وەک ئەندامێکی کۆمەلگای نێونەتەوەیی خزمەت بکات. سلاحی پیرۆتی دەنجی ئەمریکا. نشتجه و مالباتن باجاروکی ربیعه لدورات الأعفر هینا دلی وان به ایشو غمگینه جبر قربانی وان یگو هاتن کشتن لسر دست داعشه ده سال 2014 و پیامنیری ما کاوا عمر چو سردانا ربیعه و اف راپورت جمره آماده کریه. بریا 2 سالان دم داعش دست به سردور روشهلات ریبار دیجله دا گرتی ایک جباجرن هر گرن کنترول کر به ناو ربیعه ده کویت سر سنور عراق و سوریه حتی نوکت دیمن شریل دیارن گو او پترج ساله که اف باجاره هاتی آزاد کرن جلای هزم پیشمرگی و خلک ربیعه گلک چیروکن کشتن و سربرین بسر وان هاتینه به دستن چکدارن دولت اسلامی. هو كان بالموصل. جو 12 ربعه. باوی منو برای من لباجار موصول بون. داعش هات و سر باوی بشکر. لبرای من روی. نها ام بخير والكاريا خلكي ديجين. نجا داعش ربيعه احنا طلعنا من ربيعه. دما داعش هاتی ما ربیعه جهلا ما کراست دیتن اوان زارو کشتن و فرنامبر و گلک آواهی تقاندن چه کار نما و نکرن حتی سایلو دخلودان جناف بر و دزگهن حکومی بمبا کرن هنا خراب و دمار دمي ام وگریان نحیا ربیعه کو پشتی هات یارزگار کرن جلای پیشمرگی قهرمان ربیعه هات بوش ناف برن و او دورین خلکیوی نوگری چجارا ناهت آودان کرن لو ما خلک ربیعه وگریان سر رایوی چند امهاتی تنی هیکل خانیا هبو اوی گنج هندبینن 6 کز جمال باطوی هاتینه کشتن به دستن چکدارن داعش و هر یک به صدمک جدا من البيت ولد عمي ايه خذوه وذبحوه جو خذوه من قدامنا يعني احنا كنا نشوف گۆڕێمەوە من لە ناو ماڵ بەر لەبەر چاوین ما سەرێوی بڕی و دەمێ سەرێوی بڕی گەلک ژمال دوور نەبوو ما چاوین خۆلێ نێری و بابێ من لە سەرسنووری ژلای قەچەخچیەوە هاتە سەربڕین بەلێ ئەس دەبێژم ئەو کەس ژی داعش بوون و من جەنازێ بابێ خۆ هەلگرت چەند گولای لێسینگیوی کەفتە بوون دم جگدارن داعش دست به سر ناحیه ربیعه دا گرتی نبتن زیان مادی هبوینه بلکو گلک زیان گیانی جی هبوینه بو نمونه گلک خیزانان لبرچاوینوان دایو بابنوان هادبون سربرین کاوا عمر دنگ امریکا قضا تلحفر ناحیه ربیعه لوقمان هەروەکو ژەنەراڵێکی فەڕەنسی پێشتر گوتوویەتی کارەساتەکانی شەڕ هەر ئەوە نییە تەنها لە شەڕدا بێ بەڵکو لە پاش شەڕ زیاتر دەردەکەون لێرەشدا دێینە کۆتایی کورد کۆنەکشنی ئەمڕۆمان تا ڕۆژی هەینی و بەرنامەیەکی نوێی کورد کۆنەکشن هەر شاد بمێنن خۆشیە